السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. بەڕێزان خۆشەویستان ئەزیزان، لە چالێکەکانی ئەو بەڕێزانەی ستاندارد کە ماوەیەکە پێشکەشی دەکەن، ناونیشانێک کە من شانازی بۆ من کە پێشکەشی بکەمیش لەسەر پێگەی مرۆڤ لە گەردوونە ڕوانگەی ئیسلامەوە. جا هەوڵ دەدەم ئینشاڵڵا بە پێی تێگەشتنی خۆم، بە پێی ئەو ئەزموونەی خۆم هەمە تێڕوانینێک سەبارەت بە مرۆڤ باسکەین کە پێگەی مرۆڤ لە گەردوون چۆنە لە ڕوانگەی ئیسلام. جا زیاتر من وەکو پێش ئەوەی دەست بە بابەتەکەی بکەم، من تەرکیز دەکەمە سەر قورئان کە کتابی یەکەمە لە ئیسلامدا و ڕوونکردنەوەکانیش بە پێی هەموو ئاەتەکان باز دەکەم بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کە ئاشنایان نین یان زۆر زانیاریان نییە بتوانن سوودی لێوەرگن. جا منیش بەو شێوە ڕێکم خستە و دووریش دەکەومەوە بەڕاستی لە ئارا و بیر و بۆچوونی کەسانی دەرەوەی بواری شەریعە ئەوەیە. دووەم جاریش هەوڵ دەدەم دوورکەومەوە لە ئارایی مفەسیرەکان و واروها ئەوانەی کە فەیلسوفە موسڵمانەکان و شتانە پێی توانات تەمان ناتوانانی، چونکە ئەوەی ئەو تێگەیشتنەی کە بەمە گەیشتە لە قورئانی لە ڕێگای وانەوە بووە، سەحابە و تابعین و تابعین و زانانی دوایچی. بەڵ هەوڵ دەدەم زیاتر تەرکیزم بخەمە سەر ئەو ئاەتانە. جا با بزانینێ ئینسان یعنی یەکەم جار چێ ئینسانی دروست کردیە، چونکە زۆر گرنگە چێ ئینسانی دروست کردیە، و هەروەها ئەوانەی کە ئەو تەوەرانی کە باسی دەکەین، و هەروەها ئایا لە چ دروست کرایە، چونکە ئەوش گرنگە بۆ ئەوی تێی بگەین، چونکە تێگەیشتن لە پێکهاتەی مرۆڤ یارمەتیمان دەدا بۆ ئەوەی لە سروشت و هەروەها پێشبینی ڕەفتاری بگەی و هەروەها تێشی بگەی کە چۆن بیر دەکاتەوە. هەروەها تەوەریەش کەش باز دەکەین لە بۆچی خوددا دروستی کردیە، با بڵێن ئامانجەکانی دروستکردنی چیاویش باز دەکەین، و هەروەها باسی ڕەهەندەکانی پەیوەندی مرۆڤ وەکو تاک چییە، ئەو ڕەهەندانە چین کە پێویستە ئەو تاکەیان ئەو ڕۆڵە بیبینی لەو گەردوونە، و هەروەها ئاست و پایەی ئەو مرۆڤە لای خوای چییە، یعنی با بڵێن ستانداردی خوای تەبارەک و تەعالە بۆ ئەوەی ئێمە ببینە ئەو مرۆڤە کە نێزیک بی لە کەمال. تەمان مرۆڤ کەمال نییە، تەنها پێغەمبەران کەمالن، ئەوەی شوەیە کە خوا دەیان پارێزی، و هەروەها بینە سەر پێکهاتەی ئەو مرۆڤە کە لە کەمالەوە نزیکە چییە، پێکهاتەکانی چییە، و هەروەها پێداویستیەکانی چییە، ئەویش باز دەکەین، و هەروەها باسی مەبەستی عوزمای گەورەی مرۆڤ چییە کە خوا دەیەوێ ئەو مرۆڤانە پێی بگەن. ئەو شتانە باز دەکەین ئینشاءڵڵا بۆ ئەوەی بتوانین پێگەی مرۆڤ باس بکەین. تاوان یەکەم شت کە ئەوەی کە مرۆڤی دروست کردیە، خوا دروستی کردیە، خوا دەفەرمی بسم الله الرحمن الرحیم لە سوورەتی نیسا ئاەتی 1: يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منها رجالا كثيرا ونساء. لێرە خوای تەبارەک وتەعالە باس دەکات، دەرێ مرۆڤ باسی ناس دەکات. تەمان وەکو وشە لە قورئانێ وشەی ناس زۆر زیاتر هاتێ لە وشەی ئیمان و زۆر زیاتر هاتێ لە وشەی مسلمان، چونکە ئەو خیتابەک موجهە لە بۆ مرۆڤ، موجه نیە لە بۆ مسلمانان بەتەنێ، بەڵێ موجه لە بۆ مسلمانان بەشێشی، بەڵام ئەوە داخلە لە ناو مرۆڤ. لێ ئەو نامە نامەیەکی بۆ مرۆڤایەتیە، یعنی ڕەحمەتە بۆ مرۆڤایەتی، موجهە بۆ مرۆڤ، یعنی مرۆڤ خوای تەبارەک وتەعالە لەگەر مرۆڤ تەوەرەیە، باقیتکە بریتی ئەوانەی لە نێوانن، چ مەلائیکەتە ئیتاعی خوای تەبارەک وتەعالە دەکەن، و هەروەها جینیش بەشێکیان وەکو مسلمانن بەشێکیانی جوانین، یا تەمان ناچینە سەر و بابەت، و هەروەها شەیتانیش کە بەشێکن لە جن ئەوە ئیشیانەوەیە بە چاواشەکردنی مرۆڤەکانە. جا تەوەرەی ڕئیسی هەردوو با بڵێن کە قورئان باز دەکا، خوا تەبارەک وتەعالە مرۆڤە، تەوەرەکە ئەو دووەنە، یعنی هەرچی کە لەو گەردوونەی دروست کرایە بۆ کە خوا خەڵقی کردیە هەموو لە پێناو مرۆڤە. جا بزانێ چۆنە. تەمان وەکو باسمان کرد، گوتمان مرۆڤ خدا کە خەڵقی کردیە، تەمان باسی مرۆڤ باسی مسلمانەکە، یا ئەیوهە الناس و کەلیمەی ناس گوتمان زیاتر لە
طبعا كلمة بابل الناس يعني وكو إنسان يعني بغير الإسلام زياتر لبنزاو هر جار لقرآن دهاتيا زياتر لوا لمسلم لكلمة إسلام ولا كلمة إيمان زياتر هاتيا يا الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها يعني كأوي أما دروس كده خدا أما دروس كده چونك هو زور گرنگا أما مروفيتشي آسمانين أما مروفيتشين لبيكاتيتشي پیرۆزەوە دروستکراین ئێمە تێڕوانینمان بۆ مرۆڤ کە تەمان باز دەکەین کە خوا چۆن سەیری مرۆڤ دەکات چۆن باسی کردێ ئێمە لە کریمێکەوە دروست نەبووینە لە شتێکی خانەیەکی لە گەشەکردن و پەرەسەندنەوە دروست نەبووینە لێ ئێمە تێڕوانیمان بۆ مرۆڤ شتێکی بەرزە ئەو شتەی کە لێی دروستکرایە چیە؟ خوا دەفەرمێ إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون ئێمە لە قڕ و لە خۆڵ و لەوانە تاان مەراتیبەکانی دیارە خوا لە قورآانی بازەکە من ناسمە سەر و بابەتەی بەڵام ئەوەیە مادەکەی مرۆڤ ئەوەیە کە لی دروست بووە بریتە لە گڵ باشە لە مادەی گڵ دروست بووە تاان ئەدێک توێژینەوەش کرا لە نێوان پێکادەی گڵ وهروها لەگەر DNA مرۆڤ هەندێک تەشابوو شتیان دیتە ئەوانەی کە بواری تەخەسوسن ئەوان دەتوان لێ کۆڕین لەسەر بکەین جا پرسیارەکە ئەوەیە ئایا مرۆڤ بۆچی دروستکرا چونکە هەندێک لە فەلسەفەکان دەڵێن ژنیا ئەمە بۆ عەبەسیە شتێکە هیچ قیمەتی نییە و ئێمە دێن و دەڕەوە جا هەیە وەکو ئیلحاد هەیە وەکو شک و گومان هەیە وەکو ناباوەڕ ئەوانە سەیری مرۆڤ دەکەین لێ ئێمە وەکو با بڵێن تێڕوانینمان بۆ مرۆڤ پەیامێکی زۆر گەورەی هەیە ئەمانەتێکی زۆر گەورەی هەرگرتیە لەبەر ئەوە مرۆڤ دروستکردنی مرۆڤ لە خۆڕانیە شتێکی بێهودە نیە شتێکی عەبەسی نیە خوا دەفەرمێ بسم الله الرحمن لە سوورەی مؤمنین ئایەتی 112 أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون طبعا لێرە باز دەکات خۆی من دروست نەکردینە بۆ بێهودەی و بۆ نعوذ بالله بۆ گاڵتە زاری بۆ بێهودەی نەخێر ئێمە ئەو دروستان ئێمە دروست کردی خوا دەفەرمێ پامێکتان هەیە وەک کۆتاییەکەشتان دەگەڕێنەوە لای خۆمان یعنی مرۆڤەکە کە خوددا درستی کردیە بە هەدەفێک دروست کردیە و پامێکی هەیە و لەسەر ئەو پامەش ئامرازی بۆ ئامادەکردی بۆ ئەوی پامەکەی بگەینێ جێبەجێ بکە پاشان دەچێتەوە لای خوای بۆ ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکرێ بزانێ ئایا دەرچووە لەو تاقیکردنەوە یان نا جابە بزانێت تەمان یەکەمیان گوتمان ئەوە ژیان یان وات سەیری مرۆڤ دەکەن مرۆڤ ئەمانە لەسەر شانە و بە عەبەس دروست نەکرایە دووەمیشە خوای تەبارەکە وتەعالە تەمەنەوە دەمانەوێت سوێنەکان پارچە کۆکەینەوە تاوێنەی مرۆڤتان پێ پیشاندەین لە ڕوانگەی ئیسلامەوە طبعا زیاتر تەرکیز دەکەمە سەر قورئان خوا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون سوورەی ذاریەت ئاەتی 56 باشە مەبەستمان چیە لێرکوانە کەدر وما خلقت الجن والإنس إلا ليعبدون طبعا کەلیمەی عیبادات هەر شتێک خوا ڕازی بێ و پێی خۆش بێ تۆ بیکەی و هەر شتێک خوا پێی ناخۆشە تۆ نەکەی ئەوە عوبودیەتە ئەمە وەزانین عوبودیەت تەنها نوێژ و ڕۆژیە بە هەڵا لەو چەمکەی گەیشتینە ئەوە عوبودیەتە تۆ بە شێوەیەکی کامل تەسلیم تان بەهێمنی و بە ئارامی و خۆت تەسلیمی ئەوامری خودای بکەیت چونکە ئەو تۆی دروست کردیە ناخێت و دەزانی ئێستا باز دەکەین زیاتر وێنەکان ڕوون دەبتەوە جا لێرەش باز دەکە یەکسانیش هەیە ینی سیر کە لەوەی زۆر یعنی ئەو ئاەتە لە ئاەتی حجورات ئاەتی 13 دەفەرمێ یا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى يعني تەکوینی ئینسان نێر و مێ هەردوو خوا ئەمەی خەڵق کردیە خەڵقەکە لەناو خوای تەبارەکە وتەعالە و کەلیمە یا أيها الناس النار یا أيها المؤمنون لا أيها المسلمون شتی وا نادرێ لا أيها الناس و دە کەلیمەی ناس لە قورئانێ زۆر شمولیەتە چونکە پەیامەکە ئاراستەی وی کرایە وجعلناكم شعوبا وقبائل يعني أو اختلافي كلينيوان كخدا إيمي كرديتا كرد أو كرديتا عرب أو كرديتا ترك أو كرديتا فلان فيس هموي أو خواه كرديتا بلان هدف أسماء كتير غاية أسماء كتير لتعارفوا بو أوي هاوكاري يكتر بكون يكتر بناسنو تاوكاري يكتريبن إن أكرمكم عند الله أتقاكم دو عيدين بعد السريع أولا ميزاني خداي داما بستيتيا ئەوە تەمان باسمان کرد گوتمان خوا ئەمە دروست کردیە بۆ پەیامێکی گەورە عەبەس دروست نەکرا و هەروەها بۆ عیبادەت درستی کردینە و هەروەها ئێمە وەکو یەکسانی نێرومێش خوددا ئەمەی دروست کردیە و هەروەها هەموو نەتەوەکانیشی دروست کرد بۆ ئەو پەیامە چونکە پەیامەکە جیهانی و عالەمیە موجه نیە بۆ بەشێک بۆ کەسێک بۆ ڕەگەزێک بۆ هەمووانە گشتیە دوای خوا ئەمە ئەمانەتێکی هەیە لێرە ئەمانەتەکەوە ئەمانەکە چێدرێت إنا عرضنا الأمانة
على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. مرفو أمانته هلقيت طبعا قضية شيء ذكرت بواري شيء فلسفي يعني فيلسوف لبواري فلسفي إيش دكان دتوانن بوردي والله مي أبسيارك أو أمانة سيد شونك عادة هم مشتك سن رهندي شيء رهندي غيبي هي رهندي علمي هي رهندي اجتماعي هي أمال الروح رهندي كي غيبي كتو تمشادك إنك علم ناتواني درك بوشتي بكات شونك علم سنور داره علم ناتواني بداخوا علم هم للروج آوا بأمريكا وأوروبا وهروها هم لجهاني إسلاميش بتساويك تمشادك لك والله هم بسيارة كام داته ويقول لغرب تمشادك وكو بديلك بو خواي بلام لقر أوش ناتواني ولامي زور بي بسيارة كام داته يعني نك زور بي زوري بسيارة كام ناتواني ولام داته يعني علم بداخوا زیاتر پشت بە گریمانە دەبەستێ بە بوچون دەبەستێ بە خەیاڵ و ئەندێشەی علمی و دەبەستێ ئەو ڕەبیردۆزەك ڕاستە سبەینە ڕاستنیە لەبەرەوە یعنی شتە سەوابیتەکان مطلقەکان لە عیلمدا زۆر زۆر کەمە. باشە گوتمانە ئەمانەتە کە مرۆڤ هەریگرتەمانەیە دێنە سەر ئەو خاڵی کە ئەوە تەوەرە گرنگەکەیە ئەوە تەوەرەی مرۆڤ بە پەیوەندی ئەرچی مرۆڤ بەهۆی باسمان کرد بریتێ لە چێ ئەویش بریتێ لە ئیستیخلاف. ئیستیخلاف یعنی جێنشینی لە ئینگلیزی پێ دەگوتێ ڤایسیگرنت یعنی جێنشینی ئەتو جێنشینی چێ تاان ڕێی گەلک زۆرە بەڵام ئەو ڕێیە کە ڕازیحە ئەوەیە کەمە جێنشینی خوای تەبارەک و تەعالە ینی ئەوامری وی جێبە دەکرد ئەمە وەکیلی خوای لەسەر زەوی بەڵام وەکیل بە کەیفی خۆت نیە بە پێی ئەوامری ویە ئەوە کەلیمە ئیستیخلافە ئەو تەوەرەکە زۆر زۆر گرنگە چونکە ئەگەر ئەتو خوددا ئەتوی دروست کردێ و ئەمانەتە و بە پامێکی پێدای دەبێت ئەتو ئەو پامە بزانی ئەو پامە چییە ئەگەر نەتزانی ئەو پامە چییە ئەوە خەلەلێک لە پەیوەندیەکان هەیە چ لە نێوان ئینسان و مرۆڤ چ لێوان مرۆڤ خودی خۆی لێوان مرۆڤ لەگەر چواردەرەکەی جا کەلیمەی استیخلاف خوا لە قورئان دەفەرمێ لە سوورەتی بەقەرە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا وتجعل فيها من يفسد تاكو تاي آياتك ما بس كان وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة يعني حوار يكبوا لنيوان همو مخلوقات كان خواي كبريتي لا ملائكة قتيتي تمانوا آدم كخلق كراب هو خلق كراب مهن أمانتك استخلافا لسرزوي وأوي كخلق ودزاني کێشەی ئەوەی کە حەزەتی ئادەم فەرمانەکانی جێبەجێ نەکردی و خوا لەسەر هەندێک سزایدا هەر ئەس لە خەڵقەکەی پێش ئەوەی کە ئادەم بێتە وجود ئیرادەی بوونی خودای لەسەر ئەوەی بووە کە ئیستیخلاف بووە لەسەر زەوی ئەوەشیان دووبارە قەزیەکی عەقەدی و فەلسەفیش ئەوان کە حەز دەکەن لەو بوارەی دەتوانن بەڵام ئەوەی کە من باز دەکەم ئەرچی مرۆڤ ئەو ئەمانەتەی کە خوا پێیداوە لەسەر ئەرز جێبەجێ کە بریتە لە ئیستیخلاف جا ئیستیخلاف يعني ببتە وەکیلی خودای لەسەر زەوی بەڵام ئەو وەکیلە دەبی بە پێی ڕێنمایی و کەتەلۆکەکانی ئەو کەسەی کە لەوەیدانەیە جێبەجێ بکە هەر ئەویش باشتر دەزانی ئەمە نازانین ئەمە زۆر شتە بوو علم پێی گوتینە ئەو ڕەوا بووە بەڵام دەرکەوتە سبێنێ کەوانیە ئێستا مەسەلەن کۆرۆنا هەیە ئەو یەکێکیان دەڵێ مردو ڤایرۆس ناگواستویان دەرێەوە بەرکەوتن ناگواستەوەیت کە دەڵێ ناگواست هەمووش بە تەجاروبی علمی کرایەوە معمەلیش بووە لەبەرەوەی چونکە خەلەل و نەقسێ لە مەنهەجێتەکەی لێ نەتیجەکەشی هەر هەڵی تێدایە باشە ئیستیخلاف چییە ئەوە گوتمان وەکو بابرین وەکو پۆست وەکو پای ئیستیخلافە ئەمانەتێکیدا مرۆڤەکە جێبەجێ بکە خوا دەفەرموێ ئیشی مرۆڤ بریتیە لە ئاوەدانکردنەوەی زەوی وهو همو أركا تا إستا أركا همو أركا كاني بو دياري كرديا عمارة الأرض بزان خواز فرمي هو أنشأكم من الأرض خواه يما لقل دروس كرديا طبعا زوي ديارة بيش مروف دروس كرديا من الأرض يعني زوي هبو أو زو مروف دروس كرديا من الأرض واستعمركم فيها أو رقاي بيدان كإما استعماري يعني كلمة استعمار لعمارة ولا عودان كردنوا لإعمارة وهاتيا عندك كلمة هي بهلا بكاردي أما استعمار بداجير كلي بريطاني وأوروبي وأنا دادين شكو خوانا وان داتن دان قوم مدين ولاتان عودان دكينوا هدف يعني هو بناوي عودان كردنوا داتن طبعا بس يعني هو بدرزيني سرو تسعمانا كامبو أو بابا تشتري وهو أنشأكم من الأرض واستعمركم فيها سورة هود آيات الشستوية لەبەرەوەش ئەمادام خوددا ئەرکێکی پێسپاردی و ئەرکەکەشی بۆ دیاری کردی چەند وەکو وات و داوا دەکەی برێت کاکە تو کردە مامۆستا ئیشی تو دەرزگوتنەوەیە
ئەی چۆن دەرسی بدەمەوە کاکە مقابل لە چێ مەکتەبێ مقابل ئەو شتانت پێ دەدرێت امتیازاتەکەم بزانە امتیازاتانەی کە خوا دایتا ئینسانی چییە بۆ ئەوی ئیستخلافەکەی کە خلافەی خوای تەبارەکە و تەعالی لەسەر زەوی بەچی بکە بزانە بەڕاستی محەممەد ئیقبال قسەیەکی هەیە دەڵێ باوکم ئامۆژگاری کردم گوتی ڕۆڵە وا سەیری قورئان بکە کە بۆ تو هاتە خوار لەسەر تو نازل بووە لەبەرەوە دەبێت بۆ چاوی تەماشای قورئانی بکەین جا مەبەستەکە لێرە بزانە خوا چی بۆ ئامادەکردی چ ئامڕازێکیدا بێزگەلەوەی تەمەن عەقڵیدایە هۆشیدایە هزریدایە ئەو شتانی هەموودایە ئیدراکیدایە نەفسیدایە ڕۆحیدایە ئەو شتانی هەموودایە بە فیترەت و پرۆگرام کراوی بە فیترەت و پاچی حازری مرۆڤێکی حازری ئامادە کرای هەموو شتی دایە وەکو یەکێک وایە تەدریبت پێ بکە لە مەلعەبی لە تۆپانێ تو حاضر کە هەموو تەکنیک و شتەکان پێگۆ دەچێنەوە تۆپانە ئیشیم دەڕیبی تەواو بوو تەنها ئەوەندەیە پێغەم مەسەلەن ئاماژت بۆ دەکە دەری وا بکە وا بکە وامەکە وامەکار ئەوەندەت پێ دەکا خوای تەبارەکە و تەعالی بەردەوام پێغەمبەری بۆ نادی بێزگەلەوەی ئەمە دروستکراینە بەو پرۆگرامە بەو کۆدانە دروستکراینە ئێمە کاتی لە دایک دەبین بە فیترە موسڵمانی بە فیترە دەزانین باش و خراپی لێکەنەوە ئەو شتانە کۆدانەمان هەموو هەیە بەڵام لەگەر ئەوەش عقل پێویستی بە نوێبوون و فێربوون و زیادکردن و کەمبوون و ئەوانە هەیە لەبەر ئەوە بەرنامەی بۆ نادین جا بزانێ خوا چ ئامڕازێکی چ ژینگەیەکی بۆمە ئامادە کردێت لە گۆڕێبێکێک بڵێ برە کاکە بڕۆ بازاڕی بۆم بکڕە کاکە چت بۆ بکڕم چۆنت بۆ بکڕم چیت بۆ بکڕم کەیت بۆ بکڕم چەندت بۆ بکڕم بە شێوازێک بۆ بکڕم ئەوانە هەموو پرسیارن لەبەرەوەی کاتی خوا مرۆڤی دروست کردیە و ئەمانەتشی پێدا لەسەر شانی و کردیتە ئیستخلاف پوێ پایەکەی بۆ دیاری کردیە خاڵە گرنگەکە ئەوەیە لێرە ئەمە بزانین ئەو مرۆڤە چی بۆ دابین کراوە تاوان ئەوانەی کە لە فیزیا و بایۆلۆژی و کیمیاوانە دەزانن ئەو زەویە هەموو شتێکی بنەک ئەو زەوی ئەو گەردونە هەموو شتێک بۆ ئامادەکرا بۆی مرۆڤە بژی یعنی مانگ و ڕۆژ ئەگە دووریەکان زیاد و کەم کرد ژیان لێرە مستەحیل دەوی ئەوە ئۆکسزیینە ڕێژەی ئۆکسزیینە ئۆزۆنە یعنی هەموو شتەکان جسمی تووە خڕۆکەی سپی هەموو ئەو ژینە گەردونەی کە دروستکرای هەمووی بۆ مرۆڤ دروستکرای بۆی مرۆڤ ئەو پامەی دروستخوا کەلیمەی تەسخیری لۆ بەکاردێنی بزان سەفەرمی وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه ئەوەی لە زەوی و لە ئاسمانەکان هەیە هەر هەمووی ئاسمانەکان هەیە باشە جميعا منه طبعا هو من باب التشريف منه باب التبعيض نییە تەبعینی بەشێک نییە نعوذ بالله چونکە هەندێک لە بەتابەتی مەسیحی وەدەزانی کەلیمەی من بتبعيض وەکو في البداية كان الكلمة وكان كلمة عند الله كلمة من ليرة بتبعيض دادن هو زان ما دام حضرت عيسى بشيك لو شيخوا كواتب بشيك لأخوان أعوذ بالله ألوهيتي عندها ما وشتيناك ليرة كلمة من باب التشريف أنا قال حمشتك لا إخوان حمشتك لا إخوان من باب التشريف منه وكدره وكالتكريم والرزق التريم وفكيه إن في ذلك لآيات لقوم يتفكرون أخو على زوز وجرب وتنامر فانا يعني كبير ده كانوا يشك لو تواناي كخوا دايت يمرف بريتال تواناي بير كنوا أو أمراضك لو أمراضاني دايبو أو بتواني سركوتي بيبو أمانتك خوي جيبك أويش لو استخلافية لزوي حموشتك يعني دتواني ألير أواني كلبواري فلسفة كاردا كان دتواني تيروانينا سير كان تنها زوينا أو كساني كدري مروف ناتي تسر ما قوشتانا هرمان هر هيتش نية أقطار السماوات يعني لأسمانية كمودو ومسيم حتى حفته همو بو هي مروف بقاتي أي خوا بوچي تسخيري كرديا بوچي بو أي ميدانه بلان بوچي بو كساني كا بير دكنوي باشا بس بير دكنوي بعقل باشا عقل شون بير دكاتو عقل أمرازة غايو هدف نية ليرا أما الرجاء عقله ودتواني أو أمرازان دروس كان بمانجيت أو أمان زانا لبر أو زوزر جرنجا هتشي لو قردوني هي خواب ومروفي دروس كرديا بردستي كرديا تو سيركا هوا لخدمة تدايا أو لخدمة تدايا بلاي جرمين لخدمة تدايا أجل جينجا خواردن برو ميويك لورزيك تواضعي ميويك كده لفلانشتيش كده جسمي يعني هموي تسخير كره لبوتو الکترون پروتون نیوترون چێشی زەوی هەمووی لە بەرژەوەندی مرۆڤ ئەگەر بێت چێشی زەوی بگۆڕێ وەزع تێک دەچی ئەگەر هات سوڕەنەوەی بە چوادەوری خۆیتەوەی وەزع تێک دەچی هەمووی بە حسابێکی زۆر دقیقرا ئەوانەی لە بواری ئامار ئیش دەکەن دەزانن مەسەلەی احتیمالە و ئەگەری هەڵە ڕوودان چەندە عەدەمە باشە کەواتە ئیستخلاف پۆستەکەیتی پاکەیتی و هەروەها ئەرکەکەش عیمارەت الأرض وەکو باسمان کرد و هەروە ئامرازەکەش ئەوەی خوددا هەموو شتی وەکو مادە بۆ ئامادەکرێت تەمەن عەقڵی دایتێ
هۆشی دایتێ تەدەبور و تەفکیری دایتێ ئەوانەی هەموو شدایتێ لەگەرەوە چونکەوە بەتەنە هیچ قیمەتینە کاتی ئینسان هۆشی لە دەست کاتی ئینسان خەوی لێ دەکەوی هیچ نازانی مردی و ئاگای لەو دنیای ناتوانێت سوود بە خەڵک بگەێنێ سوود بە خۆی بگەێنی هیچ ناتوانانی لەبەرەوە هۆش هوشیاری عەقڵ تەفکیر تەدەبور کە لە قورئانێ زیاتر لە 1200 پرسیاری عەقلی و فکری مۆجه دەکرێت بۆ زیاتر ئەوانە فەلسەفین باشە جا بزانێ کەیفیەت با بڵێن شێوازی ئەعمارەکەش چۆنە بابزانین چکە زۆر گرنگە ئێستا زانیمان ئەعمار زانیمانە بەڵام شێوازەکەی چۆنە چۆن دەتوانی ئەو زەوەی ئەعمارکە بە چ شێوەیە ئایا دەتوانی وەکو ڕۆژئاوا بە عیلم و زانست بەڵام دوورکەوێتەوە لە ئەخلاق بەمانە ئیثیک نەگم ئەخلاوشت و مۆڕال نا بەمانای ئەخلاقی ئیش کرد مەسەلەن نەوەوی دروست کرد تارەی دروست کرد ئایا بۆچی بەکاردێ ئایا تارەی بۆی دروست کرد خەڵک لە شارێکەوە بۆ شارێکە بگواستەوە یان بەکاردێ بۆ ئەوی بە چەکی نەوەوی لە شارەکاندا بە چەکی کیمیاوی بەکاردێنێ یان سارەی بۆی دروست کرد خەڵک بگوازێت یان بیکاتە تانک و تۆپ خەڵکی پێ بکوژی دینەمێت توش یعنی ئەو زۆر گرنگە با بزانینێ کە شێواز و چۆنیەتی ئاوادانکردنەوەکە چۆنە خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم طبعا سورة الخيمة وسخر لكم ما في السماوات وما في الأرض وسورة جاثية آتي 13 داوای لێ بوون دەکەم نەمگوت خوا دەفەرمێ بزان شێوازی ئەعمارەکە چۆنە بە مەرجەکانی ئەوە معیاری ئەعمارە بزانە چۆنە الذين إن مكناهم في الأرض ئەوانەی کە خوا دەسەڵاتیان دەداتێ ئەوانەی کە خوا دەسەڵاتیان دەداتێ في الأرض أقاموا الصلاة یەکەم جار ئیقامەی سەڵاتە دوو إيتاء الزكاة طبعا أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر يعني يكم شد أو طبعا لو باسي مسلمان عندك ليرة نوێژی بکەن نوێژکردن ینی نیشانەی ملکەچی و عبودیەتە بۆ خودای چونکە مرۆڤ دەبێ مرۆڤ ناتوانێ عەبد نەبی مرۆڤ ناتوانێ عەبد مرۆڤ عەبدە بەڵام عەبدی چییە هەیە عەبدی خوایە ئەوە گەورەترینە هەیە عەبدی حەز و ئارەزووە هەیە عەبدی پارەیە هەیە عەبدی دەسەڵاتە هەیە عەبدی حەز و ئارەزوو ئەفکار و علم و زانیارەکانی خۆی تێ یعنی هەمومان عەبدین بەڵام بە چ عەبدێک ئەوەیە کە گرنگە تەمەنی خوا مەبەستی لەوانە ئیقامە سەڵات بۆ موسڵمانەکانە وآتوا الزكاة طبعا كلمة مسلمان قالت لبي لحظتي آدم تا محمد المصطفى صلى الله عليه وسلم هميان أو أنا هميان مسلمان شكل تسليم إرادي خوابون أويا بو تعريفه وأمروا بالمعروف شتي تشاكا بلان دانان نقش دانان خزمت كردن إسا مثلا لكورونا بلان دادني چون خلق نتيت دري أو شيء زور تشاكا بلان مان دانا چون خزمتي أو كسانة بكين كباري دارayان نية إلا وازا نخيرنا ما يعني كواتا أمر بمعروفك ونهي من عنك منكرش بها ما شيوا نهي كردن لخرابة مثلا تو بخلق دري بامك تو دبي بقيني خلق نابشتي خراب بك لها مشتك تو سيرك مسألة أخلاق لأوروبا تنها أو النية يشك إشي فاحشة دكا يعني نيري مارد دكا يعني مي مارد دكا لسروشتي مروف دست دري أوشتانا نية أو أوشتشي زور بسيطة أوي كجرينجا مروف بك أمر معروف وهي أخلاقياته تو سيرك فرنسا همو وقصي جاك شيراك دري همو سروت وساون زوربي زوري لأفريقيا ديبان تالان دكان ديبان باشا دين ولاتان داجير دكان بس صاروخ لي ددن وكو عراق وكو أفغانستان وكو ولاتانا يعني تيام بسر هنا تيام بسر ملتان دادني تشي استابة دركت خوارني إكسباريان دد نخوشي بلاو دكان ولا ولاتان أو أخلاق أو أمر معروفة كيانية كواتب بتني بوني علم وتكنولوجيا بتني زي استفادنيا لو أو كسي كإيش كان دك أو معيار استند بإقامة الصلاة وإيتاء الزكاة زمن دي مثلا إيتاء الزكاة يدوي همو أركان كاني إسلام لك باسي مروف دك لبرجوندي مروف الرؤية الاجتماعي هي يعني إيمانك أو لو خويتي قلبي لقر خواي إقامة صلاتك أتون نويش دكاي إيتاء الزكاة باشا چه زكاة بزانا نار أخذ الزكاة دري إيتاء الزكاة باشا چه زكاة دادا أو مروفي كبرهم هنا باشا شي برهم هنا أو ينخشو كواتا مروف بي أو بقشتي نامي طبعا چه سود وردقري لو زكاة همو كسيك سود وردقري لو زكاة چكو كاتي زكاة دري هجارة سودي لي وردقري جيان بردوام دبي مداولة لنيوان أو سوري ژیان بەردەوام دەبی لە نێوان خەڵک نەگرن لە دەست هەندێک بی لە دەست هەندێکی کەنەبی یعنی دەوڵەمەندەکان ئەگەر زەکاتی بدەن و سەدەقەی بدەن هەم فەقیرەکان مەغدور نابن و هەروەها ژیانیش بەردەوام دەبێت ئەگەر بەشێک لەو خۆی بردووەویت کەنەی بوو ژیان بەسەر نابی وەکو ئێستا تەقریبەن ئەوە نزیکەی 2 مانگە خەڵک بێکار و بێکات و ژیان تەواو
ڕاوەستا لە هەموو دنیا ڕاوەستا ناکرێت دەبێت ئیلا ژیان بەردەوام بیجا بەستمەوەی ئەمر معروف نهی عن المنکر ولله عاقبة الأمور. باش ئەوانەمان باس کرد گوتمان ئەوانە بریتینە لە مەرج و ستانداردی ئیستیخلاف کە ئەوە تەوەرەی گشتی مرۆڤ نهاتیە بۆ ئەوەی زەوی تێکدا بۆی نهاتێت تێکدا بەڵکو ئیشی مرۆڤ ئەوەیە ئاوادانکردنەوەی زەویە ئاوادانکردنەوەی گردونە باشە بەڵام هەر ئەو مرۆڤێشی ئەگەر لەو خەتەیلادە چی دەکات ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. خۆشمان دەزانین ئێستا بۆ ژینگەشێکی زۆر چاکە کەش و هەوا خاوێنە لە هەولێرێ وێنەکانی پێش کۆرۆنا لەگە پاش کۆرۆنای چۆن بووە لەبەر ئەوەی چونکە پێش کۆرۆنا سیارە لە هەولێرە گەلێک زۆر بوون معامل زۆر بوون ئەوانی نەفتی زۆر بوون بەڵام ئێستا تەقریبا هەمووی ڕاوەستایە وەڵام سعری نەفتی هاتە خوارێ ژینگە تاو خاوێن دەبێت. باشە با بزانێ ئەو ڕەهەندەکانی پەیوەندی مرۆڤ لەو گردونە چەندە. ئەمە بەگشتی سێ جۆر پەیوەندیمان هەیە. پەیوەندی مرۆڤ لەگەر خوای ئەوەیە کە قل هو الله أحد الله الصمد دەبی خوای خۆمان بناسین کە خوات تاک و تەنیا و بێوێنێ خۆ مرۆڤاتی هەموو خوای دەپەرستی مەسیحە دەیپەرستی یەهودیە دەیپەرستی بوذی شینتو هیندۆسی نەزانم چی هەمووی دەیپەرستن بەڵام بە ڕێگەیەکی هەڵە دەیپەرستن شەریکی لۆ پەیدا دەکەن. باشە کات لێرە ئەو بوعدا لە ڕوانگەی ئیسلامە ئەو مرۆڤە پەیامێکی پەیامە کە دەی پەیوەندەکە لەگەڵ خوای بی. طبعا ئەساس الوجودە خوا میحوەرە ئەگەر مرۆڤ لەو تەوحیدە لایدا ئەو هەموو نهامەتیانەی توش دەبی. سەیری پێغەمبەرەکان کە هەموویان هاتینە هەیە نەهات تەنها نهاتێ بۆ ئەوی بە خەڵک برێت تەوحیدە هەیاتێتن پێرۆ کاکە فێر لە میزانی مەکە هەیاتێ کاکە ڕەوشتت باش کە نێربازی مەکە هەیە هاتێت تەنها بە خەڵکی برێت تۆزێک باریان سووکە لە ڕووی ڕەوحانیەت یعنی هەموو ئەوانە تەوەرەن پەیامن پێغەمبەران لە خواوە دەیگەێنن بە مرۆڤاتی بە پێی پێویستیەکانیان. ڕەهەندی دووەمی پەیوەندی مرۆڤ لە گردون چییە؟ ئەوەیە پەیوەندی وتمان لەگەر خوای لەگەر خۆی باشە ئێمە وەکو مرۆڤ سەیری مرۆڤ دەکەین مرۆڤ بوونەوەرێکی عاقڵی پاچی بێگەردی بێتاوانە کاتی لەدایک دەبی زۆر گرنگە چکو هەندێک دین هەیە وەکو مەسیحێت پێی وایە مرۆڤ کاتی لەدایک دەبی بە تاوانەوە لەدایک دەبی دەبێت بشوورێت تا لەو تاوان دەبێت هەندێک هەنگاوێت تا پاک دەبێتەوە ئێمە بڕوامان وانە بە سەیری مرۆڤ دەکەی مرۆڤ کە هەموو مرۆڤێک کاتی لەدایک دەبی هەموو مرۆڤێک کاتی لەدایک دەبی هەتا بلوغ و عەقلی هەیە دەتوانێت حکم بدا بڕیار بدا لە نێوان چاکە و خراپە ئەوە حسابی مسلمان لێ دەکرێت و ئەوە پاکە و ئەگە بمرێت چێتە باشتێ لێ زۆربەی زۆری ئەهلی بەهەشت مسلمانن لێ هەشت دەرکەشی هەیە جەهەنەم حەفت دەرکە هەیە. ئەوانە هەموو قەزای فەلسەفی ئینسان دەتوانێت ئیشی لەسەر بکات دەتوانێت سەیری بکە بە ڕوحێت دەتوان کەلیمەی ڕوح ڕۆڵی ڕوح بریتیە لە هەستکردن بە جوانی لە وجود نەفس وانیە نەفس عەقلە جوانی لە عەقڵدانێ زیاتر لە هەست و سۆز و شعورە ئەویش لە ڕێگای ڕوحەوەی. باش گوتمان ئینسان بە پاچی لەدایک دەبێت و عەلاقەی ئینسانە لەگەڵ خۆی فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثی كل مولود يولد على فطرة يعني بە پاک لەدایک دەبێت بەڵام ئاگاتە نەبی لە هەمان کاتدا کە پاک لەدایک دەبێت مرۆڤ ئیرادەی خەیر و شەڕیشی هەیە دەبێت ئەوەی بزانین مرۆڤ پاکە ئەخر ئەو شتانە مرۆڤ زۆر زەحمەتە بتوانی تێی بگەیت نفسە ڕۆحە جەسەدە فترەیە کە پاکە لە ڕۆحەوەیە پاکە لە هەمان کاتدا ئیرادەی خێر و شەڕیشی لەگەڵە یعنی تقریبا ئەو دوو شتانە تۆزێک ئەگەر لەژێر ڕۆشنایی ئاەتەوە تەمەشاینەکەی تۆزێک با بڵێن دووسان ڕوودەدا دووسان یعنی تەناقض ڕوودەدا. فأقم وجهك للدين حنيفا فطرة الله فطر الناس عليه أول سورة الروم آيات 30 باس دەکات. و هەروەها ئەمەش بڕوامان وایە کاتی مرۆڤ لەدایک دەبێت تاوانی حەزرەتی ئادەم هەڵناگرێت ئەو هەڵی کردیە ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. طبعا ئەوەش قەزەیەکی فەلسەفیت کەیە ئایا گەیشتنی پەیان نەگەیشتنی پەیان بۆ خەڵکانێک یان گەیشتنی بە شێوەیەکی هەڵا ئایا محاسبەی لەسەر دەکرێنە ئاەتەکانی قورئانی سەیری مرۆڤ دەکات کە مرۆڤ ئەوانەی کە پەیامەکەیان ناگاتێ یان بە هەڵا بەو شێوە تەعاملیان لەگە دەکرێت کە ئەوانە تاوانبار نین ئەساسی فترەکە بۆی دەکرێت والله ئەعلەم. سێیەم ئەوەشی ئەوەیان زۆر گرنگە ئەویش بریتیە لە پەیوەندی مرۆڤ بەو ژینگەی کە تێیدایە ئەوەش پەیامێکی هەیە بزانێ ئەو پەیامە چییە؟
إمام علي قسيشي جواني طبعا وجه القرآن ورجيرا دري الإنسان إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق. طبعا أول القرآن ورجيرا إما يان أوتو أما طبعا ساري مروف دكين مروف دونا يان أوتا مسلمان برا لدين إنما المؤمنون إخوة سوري مؤمنون خوا باسي دك أنا سوري حجرات عفوا آتي دا بلام خدا لقرآن تنزار باز دكا بكافران درين برا أو براي نسبة براي وجودة نك براي عقيدة شكو دو برا ما يوجد برا حسابه كواته هموم مروفاتي براي يكترين أجر للدين بي أو دبيتا دو براي نسب كلا آدم وبراي دينش باشا بلام أجر هاتو أو للدين نبو أوش هر براتا بزانا آتا كده فرميتي وإلى ثمود أخاهم صالحا إخو قومي صالح سلمان نبو بلام كلمة أخي بو بكاردني أو يك إمام علي أو تجواني له هل إنزاندرا كده فرمي الإنسان إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق أو كات خويك نعمي شنارد بو وزم مالك أشتربوا أجرسهم لك والي مصر بو كاتي باش بابين سرزاني مراتبي مروف عاسكاني مروف خوات شون مروف شون لميزانة خداي دا خواد فرمي ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم أو الرزقتنا خواه دريما خلق مكردي في أحسن تقويم أو الرزقتني شي زوز تايبتيا ولا جوان تريشي واش درستي والتكريم والرزق لنانا دو ولقد كرمنا بني آدم طبعا بني آدم تكريمك يتشي تكريمك يقلق سورة عقل وبير وهوشي دايته لهم يقرن تريش إرادة حرية دايته هذا إرادة حرشة اللي دبيتها مصيبة أجر هاتو نتواني بالرياضي الراس هالبجاري ولقد كرمنا بني آدم وحملناه في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير مما خلق دعي يشيش لو مرتباني إنسان بابي تكريمة أو نفخ روحه طبعا خدا النفخ الروحي كرديلا أو أول شيء لبابي تشريف أقعد نبي هم نفسكش هلا خواوة إذا صدقش خدا خلقي كرديلا روحكش من باب التشريف والتكريم أو بابي تبعيض نية بلام العالم الأمر أما نازانين شونا زوجتي أما نازانين شونا زوجتي لبرتاو ما ذكري أما نازانين شونا هم زانان وفيلسوفان لبواري فيزياء وفلسفة نازان ناتوان تعريفي كاتب كاين كخوا ما تعرف هذا الشيء ناتوان تعريفي كان ديك بين سيدا دني عندك يا هاو الشيء دني بشكل راسي وناتواني والله ميدل كاتسيا بو هندا كان خيرا بو هندا كان كما بردوزي نسبي أينشتاين بيتسواني بوتسونا كاني نيوتن كبشوي شيء هي اللي راستوانا درن على كل نوانا كاتش بابتش كان كيستا أما لا يدور ذكرينه باشا طبعا نقرأ إخوة عقل وإرادة داية وهروا لو تكريم شو بو كسوزدي رزليناني ملائكة بو لقرجينا كان بو حزتي آدم باب زاني لو اشتانامي همو باس ما كرد باشا سروشتي أمرو فيتسا چونك همو زانستكاني كإستابوني هي بتعبتي علم النفس تكون بيش عن النفس باش يقول فلسفة سيري مروف دا كان بدر زور كم لين يزيق دبنو للروح راسا أفلاطون بازكا كمروف روحي هي بلام چونك للرقاي عقليش بش دبستي با هر بينس هستوركاني كناودار طبعا هستور زياترين بينس بلام بوي كناودار همو هستوركانيش كمكري نقص يعني مثلا تساوتنا 15 كيلومتر شده بيني بلام لنزيشي بس يساون عينكم لتساوي كمو نايبينم بلام لدوري دي بين تا 15 كيلومتر تساوت حكمك بيستني جيت تام كردن بون كردن بركوتن او انا همو سنور دارن كواتا اگر هر پنج اندامەکانی هەستن و دابن ئیستنتاجەکانیش سنوور بەڵام خواشتیشکەی بەدیل دایە بۆ ئەوەی مرۆڤ زال بەسەوی بتێ لە خەیاڵ زۆر خێراکترە لە هەموو سرعتێک دەتانی لە ئەلفی گردوونەوە تا یائی گردوونەوە بڕۆی بەس بە خەیاڵ سرعە خێرایی ڕووناچی لە یەک سانی 300,000 کیلۆمەترە لە یەک چرکەیەک دەتوانی 8 جارونی بە 4 زەویدا بسوڕێت بە 8 دقە لەما ڕۆژ دەگەوێتە سەر زەوی کە 150 ملیۆن میلە جا لە هەمووش ئەوەت پێکاتەکانی تەعاً ئێمە سێ پێکاتمان هەیە جەستە لاشە ڕۆح نەفس تەعاً ئەوە مشتوم ڕێکی زۆری لەسەر من ناسمە سەرەیە چونکە دەیان پیاوە نەفس و ڕوح هەریەکان دێک دەڕێ کاکە نەفس و ڕوح جیاوازە بەڵام هاتە کاتی ناو بەدەن ڕوح دەبێتە نەفس بەڵام ئەمن بەپێی ئەو تێگەیشتنە متەوازەی خۆم ئەو توێژینەوەی کەمەی کە هەمە پێم وایە
جەستاوە هیچ گومانی تێدا نیە، بەڵام ڕۆح نەفس ڕۆح دەبەستێتەوە بە جەستا، هەر دەمای نەفس کە مرد ڕۆحیش دەڕوە. لێ خوا دەفەرمێ كل نفس ذائقة الموت، نەفس دەمری ڕۆح نامری. کەواتە ڕۆح لەگەر لە ناو جەستە بەتەنێ پێی ناگوترێ مرۆڤ، پێی دەگوتێ لاشە، بەڵام کاتێ ڕۆح بەبەریدادێ و نەفسیش ڕۆتەمان نەفس ڕۆح و جەستە پێکەوە دەبەستێتەوە، ئەو وەختە پێ دەرێ مرۆڤ. و ڕۆح بەتەنێ هۆشیاری و عەقڵ نادا بە مرۆڤ، بەڵکو نەفس دەیداتێت، چونکە کاتی مرۆڤ دروست دەبی لە کۆرپە لە چیداکی لە 120 ڕۆژ ڕۆحی بەبەردا دەکرێت، ئەحساحی ڕێوایەت وایە باشە. بەڵام کاتی چکیش بەبیر نامێنێ، بەڵام کاتی نەفس دێ و عەقڵ تەمەن نەفس دەبێتە دوو بەش، یەکێکیان عەقڵی واعیەت کە عەقڵە، ئەو کەتکەشیان کە هەندێک لە نەفس بەشێکیان لەوێ لا ئیرادیە، ئەوانی کە دڵ و جەرگ و سیپەلاک و گورچیل و مێشک کۆشتانیش دەکە کە دەسەڵاتی ئینسانی بەدەستەوە نیە، گەبرێتە دەست مرۆڤ بە خۆی کاوری دەکا ناتوانێت. کەواتە جەسەد چیە؟ خوا لە قورئان دەفەرمێ هو الذي خلقكم من طين، سورة الأنعام آية 2، روح ونفخت فيه من روحي فإذا سويت، خوا دەفەرمێ لە سورة حجر آية 29، فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين يسألونك عن الروح قل الروح من أمر رب العالم الأمر. نازانین چۆنە گوتمان مرۆڤ توانای سنووردارە لە تێگەیشتنی ئەو بابەتانە. و هەروەها نەفس، ئەو نەفسە گرنگە، ئەوە محرکە. کاتی مرۆڤ ئەو نەفسە عەقڵ بە ئینسان دەدا، یعنی ئەو بەشێکی بەرپرسی عەقڵە. تەمان سێ ئاستی هەیە ئەو نەفسە، ئەمە پێمان وایە مرۆڤ سێ ئاستی نەفسی، نەفسێکی هەیە لەوامەیە، نەفسێکی ئەمارە بسووە، نەفسێکی هەیە لەوامەیە و نەفسێکی هەیە مطمئینە. ئەوە مرۆڤە. بۆ ئەوەی تێی بگەی لە مرۆڤ دەبی بزانی مرۆڤ پێویستی ڕۆحی هەیە، پێویستی جەستەی هەیە، پێویستی نەفسی هەیە. نەفس بەتەنێ ناتوانێ بیکەی، لەبەر ئەوە پێگەی مرۆڤە. هەموو دەروون ناسانی ڕۆژ ئاوا گرنگ بەوەی دەنن کە مرۆڤ بریتێ لە جەستا. تەنها ئەوەی کارل یۆنگ نەبی کتابێکی بە ناوی ڕێد بوو، کتاب الأحمر، تەمان بەرژێ سۆرە بەو ناوی ناویان لێنە، پاش مردنی خۆی ساڵی 2011 بزانم تەبع کرا، زۆر شت لەسەر ڕۆح باز دەکە، بەڵام بەداخەوە نازانم ئەو هۆکارەکەی ئەو کاتی چ بووە جورئەتی نەکردێ لەوەی ئەو عادەت و ئەو شتێک کە باب و ئەوە کە ئەوە خوڕافاتە، نازانم هۆکارەکەی چ بوو، بەڵام پاشە خۆی ئەو کتابی بڵاو کردو باسی ڕۆح دەکات. لەبەرەوەی بۆی بتوانانی مرۆڤ ڕۆلی خۆی ببینی و لە مرۆڤ بگەی و بزانی مرۆڤ چی، مرۆڤ ڕۆحی هەیە، کە دەڵێ ڕۆحی هەیە یعنی حاجاتی ڕۆحی هەیە، کە دەڵێ جەستەی حاجاتی جەستەی هەیە، کە دەڵێ نەفسە حاجاتی نەفسی هەیە. ئەوانە هەمویان پێکەوەتەوە بتان ئەوە پێگەی مرۆڤە، ئەوە پێگەی مرۆڤە لە ئیسلامدا. جا نەفس گوتمان سێ جۆری هەیە، ئەمارە بیسوو، ئەوەی کە بە خراپە دەکە ئەنایە، لەوامەیە، لەگەر ئەلموتمەئینە، باشە، ئەوە سۆپەر ئیگۆیە. خوا دەفەرمێ وەنەفسی وەما سەوا، باسی نەفس دەکە، گوتمان فترەکە پاکە، وەنەفسی وەما سەواها فەئەلهەمها فوجورها وتەقواها، هەردووچی خوددا ویستی دایتێ، بخراپە و چاکە. کەیف خۆتە چاکەی دەکەی، خراپی دەکەی، هەردوو قدرەتی دایەکەت و ئەو دووشتان، چکان دێک شتێک لە چاکەی دەکەن وەکو مەلایکەت، هەندێکی خراپە دەکە وەکو شەیتان، بەڵام مرۆڤ هەردوو ئیرادەی تێدایە. ئەگەر مرۆڤ ڕۆح زاڵ بوو بەسەر نەفسەکە، ئەوە دەبێتە لە مەلایکەت بەرزتر دەبێت، بەڵام ئەگەر نەفس زاڵ بوو بەسەر ڕۆحەکە دەبێتە ئەوی خراپەکە لە شەیتان خراتر دەبێت. ئیرادەی حڕی دایتێ، وقل الحق من ربكم، طبعا لو آتي خدمة وفعلها فجورها وتقواها، سورة الشمس آتي ده بوي وانيكا دانو زيادة الزانياري كوكنا. وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. أو مشيئتي إرادي دايتو آزادي مطلقي آزادي. جا دينا سر حاجياتا كان كاك راسي بزانا كومنتي ما مثلا محمد ينوك بريكاتك التوابو من تقريبا هسه كم نسكي 3 دقيقة من هسه 4 دقيقة دكما والله مشتي إن شاء الله. باب زاني أو حاجياتنا تشين كما باسي قلت ما هو بيكاتي مروفا أو رولي مروفا أو أمانته وشتانا مهم وباسكا خوا طبعا أو كباز ذكين أمال القرآن أو أنا استنتاز ذكين مروف حاجاتي هي مروف سي حاجاتي ضروري هي. أبو معلومات إن شاء الله وقال محاضرة يشكر ريكوت
ئەوەیە بردۆزی ماسلۆ کە باوە لەسەر بردۆزێکە سەر بە قوتابخانەی دەرونیە ئەوە مرۆیەکانە و ئەوروپا شانازی پێوە دەکات کە ئەو بردۆزیان هەیە لە ئەساسدا بنچ و بنەوانی دێ سەر مەقاصدی شەرعی ئیسلامی و ئوسولە نووسین و ڕێک و پێکەکەی کە داڕشتیا عیلمەکەی ئیمامی شافعینی بەڵام ئەو دایڕشتیا و هەروەها حاجی قادری کۆیش بە شعرێک ئەو حاجاتانەی زۆر باس کردیە کە مرۆڤ پێویستی پێ بەسمان چیە تو بۆ ئەوی بتوانانی لە مرۆڤ بگەی بۆ توانی ڕۆلی مرۆڤ ڕۆلی خۆی ببینی بە شێوەیەکی سەرکەوت دەبێ بزانی حاجاتەکانی چێ پێکاتەکانی بۆی دابینکە تا سەرکەوتوبی ئەمە بۆ داهێنانمانی لە وڵاتانیمە چونکە ئێمە لە سروشتی مرۆڤ بە حاڵەت تێگەیشتین پێداویستەکانی بۆ تابین ناکە لە مەکتەبی ئاوی خواردنەوە نیە معاش و موچەنی چۆن داوا دەکەی داهێنان بکەیت باشە بزانێت چیە تاوان سێشتا پێویستی پێداویستی جوانکاری الضروريات الحاجيات تحسينيات أو سيشتا حاجات دەبێ بزانی مثلا بنسبة خواردن و خواردنەوە و حەوانەوە ئەو شتێکی زۆر ضرورياتە ناتانێ بەڵام بۆ ئەوەی کە پێداویستیە کارەبە پێداویستیە ژیان زەحمەت دەوی بەڵام گە کارەباش نەبی مشکلێ مەکتەب زۆر زۆری بەڵام ئەوە مانگونیەوە کە خەڵکی ناچی بەڵام ژیان زەحمەت دەبی بەڵام وەکو ئەوەی پێداویستیەکان نیە تحسینیات بریتێ لە جوانکاری جەمان ناچمە ناو وردەکاریانە بەشەکانی مەقاسیدی کە پێویستە ئەمە بزانین مرۆڤ کە خوا ئەو پەیامەی بۆ ناردیە بۆ پەیامەی بۆ مرۆڤ ناردی بۆ ئەوەی یەکەم شت دینی بپارێزی چونکە ئەگەر دینی پارێزە ژیانی دەپارێزی عقلی بپارێزی بە دواشتی خورافات و شت نەکەوێت یەکێک مشک دەپەرست یەک بتی دەپەرستێ یعنی بەڕاستی ئێستا شەر بەردەوامە یعنی کە عقلیشی دایتێ بەڵام هات سیر کە مرۆڤێک کە عقلێکی زۆر جەمن کاتی خۆی لە مالیزیای بووم سارەیەکم دیت مارسیدس بوو بەرتەمان مارسیدس ئەو کاتە لە مالیزیاوی زۆر دەوڵەمەند نەبانەی دەتوانێت بکرد وازام زەری بە 300 لە سەتا ناوی جامعەیەکی لەسەر نووسرا بوو پرۆفیسۆر فلان کەس دارێکە بوو نزیک سەفارەی عێراقی ئەو دارە هیندۆسەکان دەیان پەرز دەیان گۆ ڕوحی خوای تێدە سوزدەی دەبێم دیتم لەسەر خشی و نازانم چی کرد هەندێک پارێدا ڕۆژ وتم خوایە ئەوە پرۆفیسۆر لەسەر سایرەکەی لۆگۆکەی نووسرا و پرۆفیسۆر ناوێکی هیندی لە بیرم نەمایە ئەو عقلەشی هەیە بەڵام تەمەشاکە چ دەکات لەبەرەوە یەک لە ئامانجەکانی ئەوەیە کە مرۆڤ کە عقلی پارێزی بە ڕێگای پەیامەکەی خوایە تەمان نەستیش دەبێت پارێزی بۆ ئەوی ئینسان دەبێ ئۆکیسا لە ئەوروپا مشکلیان هەیە دەرێت لە هەر 5 کەس 2 کەس یان 3 کەس نازانی داک و بابی چێ لە بریتانیا مەسەر ئەو کێشەیە تەمان مالیش هەتا ئیسان تووشی ئەوە نییە یەکێک ماڵەکەی بباو سەرۆت و سامانەکەی لۆ خۆبی زەکات و سەدەقە و شتی لێ نەکاو مشکلە ڕوودەوە نەفسیشە باشە گوتمان هەموو بوعدەکانی ئیمانی مرۆڤ ڕەهەندێکی ئیجتیماعی هەیە کاتو حتا نوێژێ دەکەی ڕەهەندێکی ئیجتیماعی یاکە نەعبود و یاکە نەستەعین بە جەماعی دەکەی زەکاتە بوعدێکی ئیجتیماعی هەیە پارە دەبەخشی حەجە بوعدێکی ئیجتیماعی هەیە دەپەرستی ئەوش تۆرێکە لە پەرستەکان کە ئەمە دەیکێ هەروەها خوا لە ئاتێک باز دەکات ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى تاكوتاي طبعا كواتا مروف دبي برهم هبي دبي بتواني إيش بكا غاية عظمى وغاية كوتاي مروف كخوا مروف نارديا مروف كديت سري أجر مسلمان بي يعني بيامك خواي تبارك جيبك بريتي لعدالة سيكو آتا ئاتێکی زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەی هەموو مرۆڤایەتێکەکە ئاتەکە چێ خوا دەفەرمێ یا ئەیها الناس یا ئەیها الذین آمنوا بزانەوە مەسی مسلمانانە كونوا قوامین لله شهداء يعني خوا ئێمەی ناردیە بۆ ئەوەی چ بکەین ئەمە بەڵگەی بوونی خودای لەسەر زەوی بۆ خەڵکانی تر بالقسط بەعەدالەت يعني غایەی عوزمای مرۆڤ کاتە سەرزەوی بریتە لە عەدالەت بە قەرارکردنی عەدالەت لەگەر چێ لەگەر مسلمانانیش نا لەگەر ئەوانەی کە دژمنتن لەگەوەی کە ناحەستن ڕێکی ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا با دژمنیشتامی با ناحەستامی عەدالەت دەبێت جێبەجێ بکەن لەبەرچی چونکە ئەلا اعدلوا هو أقرب للتقوى ئەگەر ئەتوو عەدالەت بکەیت ئەوە لە خوای نزیک بوونە واتقوا الله إن الله خبير بما تعملون طبعا ئێمە ئەوەی هەموو دنیامان باس کرد هەدەفمان دنیا ئامرازە دینیش ئامرازە بۆ گەیشتن بە دنیایەکی کە بۆ گەیشتن بە ڕەزابوونی خوا بۆ گەیشتن بە بەهەشت وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون
ژیانی ئاخرەت حەقیقی هەدەفەکەمان هەموو ئەوە. لە کۆتاییدا هیوادارم توانیویم پێگەی مرۆڤ لە ڕوانگەی ئیسلامەوە ڕوون بکەمەوە. جا بۆ سیرکردنی وەڵام پرسیارەکانیش هەوڵ دەدەم ئینشاءالله بە پێی توانە پرسیارەکان وەڵام بدەمەوە. ئەگەر بتوانم، ئەگەریش نەمتوانی ئەوە هەوڵ دەدەم کاک ڕاستی پرسیارەکان لۆ ناچی لۆ بخینیەوە. لە ئەخر لای من ئێستا دەبە بزانە پرسیاری یەکەم چییە تا بتوانم وەڵامی دەمەوە. بڕۆ سەرەوە پرسیاری یەکەم بخینەوە. مامۆستا بۆم پەرتوازێ چییە لەو ڕووی ئەمرکردن لە چاکە نەهێیکردنە لە خراپە؟ پەرتەوازەیکردن پرسیارەکەی وڵام نازانم مەبەستی چیە. من چکە بەڕاستی ناچمە ناو وردەکاریانە کە ئەو مرۆڤ ئەمر معروف هەموو شتێکی چاک بێ لە ڕزابوونی خوایە ئەوەیە، و نەهێیکردنیش ئەوەیە دوورکەوتنەوە لە هەموو با بڵێن لەو شتانێک کە خوا ئەمریک پێکردیە ئێمە نەیکەین. بەداخەوە لای من لە لاپتۆپەکەی پرسیارەکان لای من نیە. پرسیاری دوم لۆ بخینەوە کاک ڕاستی. کاکەمان پرسیارژرێت شتێک هۆکاری ئەم پەرتەوازیە. پرسیاری دوم وەڵامماندەوە نامانێ ئەمان پرسیار دووبارەکەینەوە. پرسیاری سێم بڕۆ. دووبارە نییە. ئەو ڕوون کردە بڕۆ سەر پرسیاریشکە. مرۆڤ هەموو کات دڵنیابوونی هەبێت تووشی خراپ لە ڕێدان نابێت. چی؟ مرۆڤ هەموو کات دڵنیابوونی هەبێت تووشی خراپ لە ڕێدان نابێت. کەلمەی دڵنیابوون نازانم ئەگەر مەبەستی چییە بەڕاستی، بەڵام ئەگەر مەبەستی ئەوەی بێ ئەگەر مرۆڤ دڵنیا بێتێتە باشتێ تووشی خراپی ئەوەیان شتێکیکەیە، بەڵام لە پرسیارەکە وڵای تێنەگەیشتم. پرسیارێکی دەرێت بۆچی خودا مرۆڤی دروست کردووە نەدرێەوە، یان کە دەڵێت بۆ ئەوەی کە ئیستیخلاف و وەکیلایەتی خودا بکات، نازانین بۆچی دەبێت وەکیلایەتی خودا بکەین. چەمان ئەو پرسیارێکی فەلسەفیە بەڕاستی کە خوا مرۆڤی دروست کردیە. تەمان خدا کە خەڵق مرۆڤی دروست کرد، مرۆڤ مەخلوقی خوددایە، بۆ ئەوەی ڕۆلی خۆی ببینێەوە ئەرکەی پێ سپاردیە ئەوەیە کە دەبێت بە پێی ڕێنماییەکانی خوای تەبارەک و تەعالا بجوولێتە بۆی بتوانی سەرکەوتووبی بە شەریعەت بۆی سەرکەوتووبی. بەڵام تەبعی مرۆڤ لەبەر ئەوەی ئیرادەی حڕیدایە، فریوێڵ، یعنی ویستی ئازادی هەیە، بەردەوام تەمان باسی وەکان نەکەیت خلق الإنسان ضعيفا، خلق الإنسان في كبد، خلق الإنسان، يعني ئەوان نەچوومە ناو وردەکاریانە چکەوە بەشێک لە تایبەتمەندی مرۆڤ خاڵمان بازەکە تاپێکە. بەڵام گرنگەکەی لێرەدا ئەوەیە خوا کە مرۆڤی دروست کردیە ئەمانەتەکەی ئەرکەکەی بۆ دیاری کردەوە، ئامڕازەکانیشی بۆ دیاری کردەوە، ستاندارد و پەیامەکانشی بۆ دیاری کردێ، بۆ ئەوی بتوانین سەرکەوتوبی دەبێت ئەو ڕێنمایە جێبەجێ ئەگەنا تووشی ئینحراف دەبی و مرۆڤایەتی تووشی موسیبەت دەبی. ئەوەی کە ئێستا ئەمە دەبینین کە بەهۆی ڤایرۆسێکەوە کە گومانەکان زۆر دەستنە سەر ئەوەی کە دەستکاری کراوە بڵاو کرایتەوە، ئەو دەستی بەرهەمی مرۆڤە لۆ چونکە لەو پەیامە ئاسمانیە لایدایە. عەفوەن پرسیارێکیە. تووڕەبوون واتە عەسەبی بوون کاریگەری دێت لەسەر ئیمان؟ وڵای ئەنجام تا چەندەوە پێێن، بەڵام ئەوە یەکێکە لە پێکاتەکانی مرۆڤ. تەمەن ئەو خاڵەی باز دەکەم لێرە، ئەوەی کە هەست بە بیر و عەقڵ و هۆشە نەفسە، بەڵام ئەوەی هەست بە جوانی دەکا بریتێ لە ڕۆح. بەڵام تەمەن مرۆڤیش تووڕە دەبی، بەڵام ئەگەر تووڕەبوون لە سنووری حەق و ڕەوای بێ ئەو شتێکی زۆر باشە، ئیمانی پێبەرز دەبتەوە. بەڵام ئەگەر تەنها لە پەیوەندی کۆمەڵاتی لە شتێکی بێمانە تووڕەبی، مەغزیان بەخۆی بە ئینسانەکانیش دەگەین و هەدەفی مرۆڤیش ئەوەیە وەکو پێغەمبەر دەفەرمێ باشترین کەس ئەنفع الناس، باشترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کە ئەنفعهم للناس، ئەنفع الناس ئەنفعهم، باشترین کەس ئەو کەسەیە کە بۆ خەڵک باش بێ، ئەو خەڵکە مطلقە، مسلمان و غەیرە مسلمان. مەبەستم ئەوەیە مرۆڤ کاکەمان پرسیارە قەدیمەکە شەرح نا پرسیارێکە بڕۆ چکەمە وازحی کرد. گوتی مەبەستم ئەوەیە مرۆڤ متەمەین بێت هەموو کات خراپ نییە و لە ڕێگەی لا نادات و لە هەوڵدان ڕایدەگرێت، ئەمەش پێچەوانی فەلسەفە نییە؟ نا سیرکە مرۆڤ وەکو گوتمان، ینی
خدا وای خەڵق کردیە چونکە ئەمادام ئیرادەی حڕت هەیە ینی بڕیاردان و هەڵبژاردن هەیە ئەو بڕیاردان و هەڵبژاردنە پەیوەندی بە عقل و بیرکردنەوە هەیە عقل و بیرکردنەوەش ڕەبتە بە و ئەزمون و زانیاری و معلوماتانەی کە هەتە لەبەرەوەی تو بڕیارێک ئەو ڕدەی پاش بینیشکە بڕیارەکە دەگۆڕێ یان ئەتو تەفکرت دەگۆڕی گۆڕان بە سەداهاتی یان ئەروە لەبەرەوەش خوا دەفەرمێ یعنی وەزم حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر ئەنگۆ تەبعی بەشەری وایە ئەگەر ئەنگۆ هەڵای نەکەن تۆبە و ئیستیغفار نەکەن خوای ئەنگۆلا دەبە مرۆڤێشکە دینی یعنی بە تەبعی مرۆڤ بە تەبعی خۆی هەڵە دەکا کەمال نییە نەقسی تێدایە ئەو نەقسەیە کە وا دەکا پڕ دەکرێتەوە بە تۆبە و ئیستیغفار کە مرۆڤ وایە ینی مرۆڤ بە تەبعی خۆی هەڵای دەکا مرۆڤ کەمال تێدا نییە ینی ئەوانەی کە فەیلسوفانێک کە بۆی چوونە باسی سۆپەرمان دەکەن و باسی ئەوەی دەکەن کە مرۆڤ ببێتە شتێکی مطلق هەڵە نەکا ئەبەدەن مرۆڤ وانە مرۆڤ هەڵە دەکا و دەبی لە هەڵەکانی خۆش فێر بی و فعلا هەڵەش نیعمەتە بۆ ئەوی چکە مرۆڤ دەتوانێت گەشەی بە خۆبدا ئەگەر هەڵە نەکرێ بە دوای علم و زانیاری و تەجاریبی علمیدا ناچی تا بتوانی ژیان بگۆڕی و هەروەها گۆڕانکاری لە ژیانی خۆی و کۆمەلگاکەیدا بکە. ئایا مرۆڤ کاتی لە ناو خەودایە لە خەو ڕوح دەوری چییە و ئایا دەرناچیان چۆنە؟ بە پێی ئاەتێکی قورئانی کە خوا باز دەکا کاتی ئینسان دەمری خەوی لێ دەکەوی نەفسەکە دەڕوا بەڵام جزئێکی دەمینێ تەبعاً گوتمان نەفس دووە بەشێکی واعی و عەقڵە ئەوە دەڕوا بەشێکی لاشعورە ئەوەی کە دڵ و مێشک و هۆش و ئەو شتانە جێبەجێ دەکا توێژینەوەکان دەریان خستێ کاتی مرۆڤ دەشمری پاش مردنیش بە ماوەیە تقریباً 10 دقە تا 4 ڕێگە ئاگای لە چواردەوری خۆی هەیە چ ڕوو دەدا ئەو توێژینەوەی علمی کرا دەتوانی بەردەوام بی لەسەری تەبعاً ئەو شتانە ئەوەی کە باز دەکرێت يتوفى الأنفس بسم الله الرحمن الرحيم ئاتەکەم داوا لێبوردن دەکەم کاتی مرۆڤ خەوی لێ دەکەوی ئەوە جۆرێکە لە مردن لێ پێیانسەم دەفەرمی خوایە ئەگەر ئەو نەفسەت گرت لە خەوێ کە ینی مرد ڕەحمی پێ بکە ئەگەر گەڕانتوچەوە هیدایەتی بدە. دەتوانی زیاتر باسی پەیوەندی نێوە ڕوح و نەفس بکەیت؟ ئەوە ینی ئەوە قەزیەکی زۆر ئەگەر حەز لێ دەتوانی کتابێکی ئیبن قەیم هەیە لەسەر ڕۆح باز دەکات زۆر بەوردی بەس خلاصەکەی وایە لە کۆتاییشدا دەڵێ ڕۆح و نەفس هەریەکە زۆر زەحمەتە بتوانین ینی وەکو گوتم مرۆڤ لە سێ پێکات پێک دێ ڕۆح برنجیان ڕۆح جەستە و هەروەها نەفس دوو بەشی هەیە نەفسێکی عاقلی هەیە ئەوەی ئیرادەی توی لەسرە عقل و بیر و هۆشە بەشەکەی تریش ئەوەیەکە لا ئیرادی وەکو بەڕێوەبردننی دڵ و مێشک و ئەو شتانەیە لەبەر ئەوەیان پێویستی بە بابەتەی شکەیە قسەی لەسەر بکەین ئینشاءڵڵا لە داهاتوو. مامۆستا پیلانگێڕی لەکوێ فەلسفەی بوونی مرۆڤ جێگای دەبێتەوە ئایا باوەڕ بە پیلانگێڕی هەیە بۆ تێکدانی مرۆڤایەتی؟ هەر مرۆڤ خۆی خوا دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس بەڵێ مرۆڤ ئەگەر خۆی باسمان کرد گوتمان فیترە پاکە لە هەمان کاتیشدا فألهمها فجورها وتقواها ئیرادەی چاک و خراپی هەیە ئەگەر نەفس ئەگەر ڕۆح نەفس زاڵ و بەسەر ڕۆحدا ئەوە نەفسە خراپەکە زاڵ دەبی بەڕێڕەڵا مرۆڤاتی ئێستا بەدەستی خۆمانەوە دەناڵن ژینگە خۆ تێکماندایە بەڵێ گومان تێدا نیە. کاک دکتۆر مرۆڤایەتی پێش ئیسلام یا ئیسلام پێش مرۆڤایەتیە؟ نا ئیسلام پەیامە ئامرازە بۆی هات بۆ مرۆڤایەتی ینی خدا کە ئەو دینە نەدە دین ئامرازە پەیامێکە بۆ مرۆڤایەتیە کەواتە تەمان ئەمە شتانە چۆن دەزانی تەمان لە ڕێگای ئیسلامەوە دەزانی ئەو مۆزوعانە چیە ئەو مۆزوعەوە نیش کامەی پێش کامەی دێ ئەو هەردووشیان پێکەوەن یعنی ئێستا ئاو ئۆکسجینیان هایدرۆجینە هەردووشی گرنگە ئەو پەیامە بۆ مرۆڤایەتی هاتی ئاوێتەی یەکترن بەڵام دین ئامرازە بۆ تێگەیشتن لەخوا بۆ تێگەیشتن لە سروش بۆ تێگەیشتن لە یەکتری خوا دەفەرمێ لیتەعارفوا خۆ ئێمە چۆمان دەزانی کە ئێمە فەرقی تەمان کاتەکە بەڕاستی حەزم لێ نەبوو زۆر نەخۆ خوا ئێمە معیاری ئینسان لە ڕوانگەی ئیسلامەوە جیاوازی نێوان ڕەش و سپی و دەوڵەمەند و فەقیر و هەژار و ئەوروپی و نازان هیچ نییە تەنها بریتە لە تەقوا وە قیمەی عەدالەتە نە شەعب الله المختارە نە ئال البەیتە نەوەی پێغەمبەر هیچی سێوانە نییە ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. بسیار نەما الحەمدولله لە کۆتاییدا هیوادارم توانی بم ڕوونکردنەوەیەکی بەسیط بدەم لەسەر ئەو بابەتەی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه کاکە ڕاستی شێری بکە.